باڵێ لەم تۆردا ئەمەژە بە ڕۆژی جیهانی هۆشیاری مینەکەین بۆ مەبەستە گفتوگۆی زیاتر میوانداری کاک موحسین شێخ عەبدولکەریمان کردەوە بەڕێوەبەری دەستگای مینی سلێمانی. بەخێر بێ کاک موحسین. زۆر سوپاس. سپاس بۆ ئامادەبوونە. سەلامت بێ شایەنە. سپاس بۆم دەرفەتە. ئەمڕۆ 4 نیسان ئەمێ بزانم کە ڕۆژی جیهانی هۆشیاری مینە چ چالێکێکتان ئەبێت بۆ ئەم ڕۆژە تایبەتە؟ بڵێ دەستان خۆش. سپاس بۆم دەرفەتە. دیارە نەتەوەیە گرتوەکان لە 8 کانونی یەکەمی ساڵی 2005 بەڕیاریدا کە 4 بکە بە ڕۆژی وشیارکردنەوە لە مەترسیەکانی مین و پاڵپشتی کاروباری مین لە جیهانە. ئەمە شۆکارەکەی بۆ ئەوە گەڕێتەوە کە دیارە مین ئەو دژمنە مەترسیدارەیە کە زۆر لە گەلان پێوەی گیرۆدەن و پڕمەترسیە بەڕاستی و بۆ یەکەم جار لە 4 ساڵی 2006 ئەو یادەکرایەوە لەلایەن نەتەوەیە گرتوەکان و زۆربەی زۆری ئەو وڵاتانەی کە گیرۆدەن بە دەست ئەم دژمنەوە. دیارە ئێمە کۆمەڵێک چالاکیمان ئامادە کرد بوو کە لەم ڕۆژای بە ئەنجامی بگەین وەک مەراسیمێکی گەورە لە پارتی ئازادی لە سەکۆی ئازاد و بانگهێنانەکانیشمان ئاراستە کرد بوو. یەکێک لەو کەناڵانەی کە بانگهێش کرا بوو کەناڵە بەڕێزەکەی ئەم کەناڵە بەڕێزەش بووە کەناڵی NRT. بەڵام دیارە بەهۆی پەتای کۆرۆناوە و بە هۆی پابندبوون بە ڕێنمایەکانی خۆپارێزی لە ڤایرۆسی کۆرۆنا و دەرزکردنی بڕیاری لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا وەزارەتی ناوخۆ ئیلتیزامان بەو بڕیارەوە کرد و هەڵمانۆشانەوە. ئیجنا کۆمەڵە مەراسیمی گەورەمان هەبوو و کۆمەڵە چالاکیمان هەبوو لە پارتی ئازادی لەوە. بەڵام ئێستا هەندێک چالاکی بە ئەنجامەکەین. ئەمڕۆ لەوانەیەکێک کۆمەڵە لفلێت و کۆمەڵە پۆستەرات هەیە کە بڵاوی ئەەکەینەوە لە ناوچە گەشتیاریەکان و لە سەیتەرەکانی با بڵین دەواازەی شار کە دەرەچین بەرەو تاسڵوجا یاخود بەرەو کەڵەوانان یاخود بەرەو سیتەک و بەرەو ئەربەت و ئەو شوێنانی کە دەواازەی شار دەرج بۆی ئەو خەڵکە وشیار بێتەوە لە مەترسیەکانی مین چونکە مین بەڕاستی مەترسیەکە گاڵتەی لەگەڵ کاک موحسین لە ئەم ساڵە دۆخی کۆرۆنا نەکەریمی کوردستان جیهانیشی گرتووەتەوە بەڵام ساڵانی ڕابردوو چالێکیتان ئەم بۆ ساڵانە بۆ ئەم ڕۆژە؟ باڵێ هەموو ساڵێک لە 4 مەراسیمێکی گەورەمان کردو یادێکی گەورەمان کردو کە کۆمەڵێک کەسایەتی وە کۆمەڵێک پەرلەمانتار و کۆمەڵێک بەرپرسی حکومی و حیزبی و ئەومان لە شوێنێک کە کردووە مەسەلەن بۆ نمونە پێرە لە ئەمنە سوورەکە ئەنجاممان گەیان. زۆر ساڵ ئەمنە سوورەکە یاخود لە پارتی ئازادی یاخود لە یەکێک لە هۆڵەکانی ئەم شارە بە ئەنجاممان گەیان. چارەکیەکان کە ئەنجام درراون زیاتر خۆی لە چیدا بینیوە؟ هۆشیاری تا بۆ خەڵک کە بەرەو ڕووی مین نەچێ بزانێت کە مین مەترسیدارە؟ بەڵێ چالێکەکانمان زۆرشتی لە خۆگرتوێکێک لەوانە تەوعیەکردنی خەڵکەیانی ئەو پەیامانەی کە هەمانە لە ڕووی وشێرکردنەوەی خەڵکەوە. دوو ئەو کار و چالاکیانەی کە لە ساڵانی ڕابردووە بە ئەنجاممان گەیانوە هەموویمان عرض کردووە. مەسەلەن بۆ نمونە مین دیارە زۆر بێبایەخە زۆر کەس زۆر بێبایە قسەی دەکا بەڵام کارەکانی ئێمە وەک بەڕێوەبەراتی گشتی کاروباری مین وەک دەستگای مین و وەک ئەو کۆمپانیا و ڕێکخراوانی کە زۆر بەسەرکەوتوانە زۆربەی زۆری ئەو پرۆژانەی کە سیاحی با بڵین کشت و کاڵی گەشتیاری پرۆژەی کارەبا پرۆژەی ئاوەدانکردنەوە هەر هەموو پرۆژەکان ڕەبتی بە مینەوە عرض لەو مەراسیمانە عرض کردووە. مەسەلەن پێشتر زەویەک کە بە مین چێنراوە چی بووە دوای ئەوەی کە ئێمە پاکمان کردوێتەوە لە مین چی لێ دەرچوە. بۆ نمونە پرۆژەی ئاوی دوکان سلێمانی ئەو پرۆژە گەورەیە ڕێڕەوی ئەو بۆریانەی کە لە دوکانەوە بەرەو سلێمانی هاتووە هەموو شوێن ڕێڕەوەکانی هەر هەمووی چی لێکراوە هەر هەمووی پاکراوەتەوە ئەنجا ئەو مەشروعانە جێبەجێ کراوە. بەڵێ ئەی دەربارەی پاکسازی چۆن ئێوە پاکسازیانە ئەنجامەیەن؟ بەڵێ ئێمە بە دوو شێواز بخۆی بە 2 شێواز کار ئەکرێت لە هەموو جیهانە. ئێمە پێشتر بە 3 شێواز کارمان کرد بە شێوازی ساک با بڵین و بە شێوازی میکانیکی و بە شێوازی با بڵین دەستی. بە شێوازی دەستی لە ڕێی دیماینەرەکانمانەوە کارمان کردووە و بە شێوازی میکانیکیش لە ڕێی ئەو ئامێر و کەلوپەلانەی کە هەمان بووە کارمان کردووە. زۆر باشە. ئێوە ڕێنماییتان چییە بۆ ئەوانەی کە ئەم کاری پاکسازیەکەن لێرەدەوە؟ ئەوانی کە کار ئەکەن یاخود ئەوانەی کە ڕوبەڕووی مەترسی ئەبنەوە کامی ئەوانەی کە لە ئێستا کارەکەن دوایینە سەر ئەوانی کارەکەن خۆیان دیارە مدەڕەبن خۆیان خولیان بینیوە و بەرچاوڕوونی تەواویان هەیە لە مەترسیەکانی مین و تەقەمەنی و بە پێی پێوەرەکان کارەکەن و ئەو پێوەرانی کە ئێمە پابندین پێوەی هەر بە پێی ئایماس یعنی ئینتەرناشنال ماین ئاکشن ستاندەرد یعنی پێوەرێکی نێودەوڵەتیە و ئێمەش بەکاری هێنین یعنی ئێمەش لە سەری ڕۆین و بە پێی ئەو پێوەرە کارەکەین کە وەک کارمەندەکانی خۆمان و ئەو کەسان و پامیش و ئەوانە هەمویان مەسەلەن کەلوپەلی خۆپارێزیان هەیە کەلوپەلەکان لەبەر ئەکان و ئەو ئەچنە کێڵگە مینەکانەوە و کاری هەڵگرتنەوەی مینەکەین. بەڵام پەیامم بۆ هاوڵاتیان بە شێوەیەکی گشتی
ئەوەیە کە بەڕاستی ئەبێ پێویستە زۆر وریاتر مامەڵە لەگەڵ من بکرێەوە ئەو ناوچانەی کە مەترسی لێ هەیە ئەو ناوچانەی کە دوورە دەستن ئەو ناوچانەی کە گژوجیا و زەبەنگی لێە بەڕاستی لێ نزیک نەکەونەوە یاخود ئەو شوێنانەی کە ئێمە علامەت نیشانەی خەتەرمان لێدانەوە مارکینمان کردووە لەو شوێنانە نزیک نەکەونەوە لە بەرەوەی لە 100 مەترسی مینی لێ و ڕوبەڕووی مەترسی ئەبنەوە لە بەرەوەی کێشەی ئێمە لە چیایە لێمە ئەمە زۆرترین سنووری من ڕێژکراومان هەیە لە شاری سلێمانیە و ئەو مینانەش بە مروری زەمن ئەکسپایر نابێت تێک ناچێت هەر ڕۆژێک لە ڕۆژان یعنی کاری خۆی هەر ئەگەر بێت و ئەم مینە هەر بمێنێتەوە کاتێپەڕی بخۆی بتەقێتەوە لە شوێنی خۆیان نەخێر ناتەقێتەوە چکە ئەکسپایر نابێت ئیلا بێ یعنی پێویستی بە هێزێک هەیە فیزیاویە عملیەکە دەقێتەوە ئەجنا یا ئاژەڵێکی چێوی مەسەلەن پێی بیانێ یا خۆ شتێک لەو بابەتە ڕووبە بەڵێ بە ئاژەڵەکە تەقێتەوە زەرێکی جاری وایە مەسەلەن یەک دنیا مەرعا یعنی شوێنی لە وەرگا و ئەوانە لە هاوین ئەگەر هاوین بێخواستن کە تەقێتەوە گڕ و کڵپار بێ بە تایبەتی کۆمەڵێک سەدەها دۆنم ئەسووتێنێت تووشی ئەگەر کەوتنەوە بێ و منطقەیە وتر لە هاوینە مەبەست ئەوەیە ئەم مینە یعنی بەپێی جۆری جیاواز بە تشتی خۆر کاریگەرە نەخێر مەبەستم لە هاوینە پوش و پەڵاش هەیە ینی جیاتەڕە ئێستا گڕ ناگرێ بەڵام ئەو کاتە پوش و پەڵاش هەیە بە تایبەت ئەم مدەیەک ینی هەرمی کوردستان بە دۆخی قەیرانی یا تێپەڕی ئەم دۆخ و قەیرانەکاری کردوتە سەرکاری ئێوە لە مین هەڵگرتنەوە یاخود سازدانی مەراسیم و هۆشیارکردنەوەی خەڵک بەڵێ خۆی زۆر کاری کردو کاری لە هەموو عالم کردو لە هەموو سێکتەرەکان کردو لە هەموو جیهانە ئێمەش بێ بەژنین یعنی ئێمەش بەشێکین لە جیهان و هەرێمی کوردستان سێ-چوار قەیرانی ڕوبەڕووی سێ-چوار قەیران بووە هەم قەیرانی کۆڤید-19 و هەم قەیرانی ئابووری کە لەلایەن بەغاوە بودجەی هەرێمی کوردستان کێشە هەبوو لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی کوردستانە ئەوە شۆکارێکی زۆر گەورە کاری کردوتە سەر ئیشەکانی ئێمە بەڵێ لە بەرەوەی پارساڵ و کۆڤید-19 هێشت مەسەلەن تیمەکانمان بچێتە سەر حەقل کەرەنتینەی عام بوو دووسێ مانگی لەبەرەوە ئەمانە هەمووی کۆمەڵێک هۆکار بوون لەسەر ئەوەی کە مەسەلەن بەدڵی ئێمە بەو تمۆحاتەی کە ئێمە هەمان بوو پارساڵ نەبوو هەرچەندە ئێمە بەو هەمان بوو بە بەردەوامی تیممان لە کارا بووە مەسەلەن بۆ نمونە ئێمە هەر کاری هەڵگرتنەوەی مین ناکەین مەسەلەن بەتەنها مین و تەقەمەنیشمان هەیە مەسەلەن زۆر جار ئێمە لە کاتی کەرەنتینەکە لە گەرمەی کەرەنتینەکە هەموو خەڵک لە ماڵەوە بووە ژوورێکی ئۆپراسیۆنمان دروست کرد بوو لە هەر قامێتێکەوە لە هەر قەزایەکەوە لە هەر ناحەیەکەوە لە هەر هاوڵاتیەکەوە لە هەر ئەنجومەنی گوندێکەوە پەیوەندیمان پێوکرا بێت حاڵەتێکی دزێ و بە دەرکەوت بێ مینێ بە دەرکەوت پێ یەکسەر تیمان گەشتۆتە سەری و چارەسەری کردووە بۆ نمونە لە 3 ساعت جاری وها بۆ مەسەلەن کە هاوڵاتێک ویستێتی شوێن خانوەکەی تەخت کا و بیکاتەوە مەسەلەن بنیادی بنێتەوە لە 3 سایق یاخود لە ئەوە سێری کردووە مەسەلەن گول لە هاوان دەرچووە گول لە تۆپ دەرچووە ژێری مەسەلەن شتی تیا شاراوەتەوە مەشجەب بووە هەڵساوین چارەسەرمان کردووە بە شێوەیەکی سەرکەوتووە لە قسەکانی سەرەتادا ئاماژەت بە کارستە و ئامێری کرد ئەمە بزانم چۆنای ئەو مینە هەڵەگیرێتەوە ئەوانی کە کارمەندی تایبەت بم پیشێن کارستەی تایبەت لێرە ئێوە بەپێی پێویست هەتانە و پۆشاکی دیاریکرا و لەبەرەکەن بۆیە تا ڕادەی پارێزرابوون لەو مینە دیارە بەڵێ ئەو کەلوپەلەی ئەو ئامێرانی کە ئێمە بەکارێنین هەر ئەو ئامێرەیە لەسەر ئاستی جیهانە بەکارێنێ و ئامێرەکەش کانزا دۆزە ینی ئامێرێک نییە بەناوی مین ئیلا مین هەڵگرێتەوە ینی کانزا دۆزە مەسەلەن بۆ نمونە ئەو کارمەندەی کە ئیشەکە دوای ماندووبوونێکی زۆر ئەرچێکی زۆر کە ئامێرەکەی سەوتی دەرکرد هەڵەسێ بە هەڵکەندنی مەسەلەن ئەو شوێن سەوتە دەرەکەوێ مەسەلەن جاری وای شەر نییە مین بێ لەوانەیە میتاڵێک بێ مەسەلەن پارچەیە ئاسن بێ یاخود بزمارێک بێ یاخود شتێک بێ لەو بابەتە لەبەرەوە پرۆسەیەکی سستە خۆی ئەمە یەک دوو مەسەلەن ئەو کەلوپەلی خۆپارێزیانەی کە ئێمە هەمانە PPE پێڵێن ئێمە هەر هەمان کەلوپەلە کە لەسەر ئاستی جیهانە لەبەرەکرێ و بەکارهێنرێ لەبەرەوە وەک شێوازی ئامێر و کەلوپەل ئەو ئامێرانی کامانە ئێستا ئامێری متەتەور هەیە لەسەر ئاستی جیهان ئێستا کە لە ئەمریکا و مەسەلەن لە سین و لە زۆر وڵاتە هەیە لە شێوای ڕۆبۆت و ئەوانە بەڵام ئەوە بە نرخێکی گرانە ینی کولفەکەی زۆر گەورەیە و لە قوتی ئێستا حکوومەتی عێراقی ژنێتی نەک ئێمەوە کەرێمی کوردستان بەڵام ئێمە مەسەلەن گەورەترین گرفتی ئێمە ئەمەوێ ئاماژەی پێ بەم خاتون لەم منبەرەی ئێوە ئێمە بەڕاستی مەخدوریەتی کارمەندەکانمان زۆر مەخدورن لەبەرەوەی هەتا ئێستا لە 190 ئەو کارمەندانەی کە لەو بەرنامەیە ئیشەکەن وە کاری هەڵگرتنەوەی مینەکەن و بە ڕوحی خۆیان ڕوبەڕووی مەترسی ئەکەنەوە و مجازفە بە ڕوحی خۆیانەکەن لە پێناوی پاراستنی ڕوحی من و تۆی هاوڵاتی تا ئێستا بەگرێ بەست ئیشەکان و هیچ مافوو ئیمتیازێتێکیان نییە لەبەرەوە ئێمە پرۆژاسایەکمان تەقدیم کردووە لە ڕێگەی حکوومەتەوە گەشتۆتە پەرلەمان لێرەوە داواکارم لەو پەرلەمانتارە بە ڕێزانەی کە دەنگم ئەبیستن کە لۆبیەکی بۆ دروستکەن و ئەو ڕژنووسی پرۆژاسایە ببێت بە پرۆژەیاسا و ئەپرۆڤ بکرێت و
بگەڕێتەوە حکوومەت تا مافی ئەو کارمەندانەشمان پارێزراوە. دایمەوە سەر ئەم باسە بەڵام ئێستا ئەمە بزانم و ئامار و داتایەک لاتانە ئەوانەی ئەم کارەکەن تووشی قوربانی ئەبوو بێتنەوانێ یعنی قوربانی لێکۆت بێتەوە و ئامار و داتایەک بخەیتە ڕوو لێرەوە. بەڵێ وەک ئامار و داتە جاری هەر بەعام با ڕوبەری پیسبووی ئەم سنوورەت بۆ باسکەم سنووری کار و چالاکیەکانی ئێمە تقریبا 234 میلیۆن و 7923 متر مربع ئەمە ڕوبەری پیس بووە بە مین و تەقەمەنی لەم سنوورە لە هەرمی کوردستان بەس سنووری کار و چالاکی ئێمە پارێزگای سلێمانی کەڵم پارێزگای سلێمانی سنووری کار و چالاکی ئێمە لە منطقەی قادرکەرم و ناوشوان و چەماڵ و ئیدارەی ڕاپەڕین و قایمقامێتی دوکان و شار باژێر و پێنجوێن و هەموو پارێزگای هەڵەبجە تانزیکی دەربەنی خان و قەراخی ژەگرێتەوە لەم سنووری کە بۆت باسەکەم نزیکەی 234 میلیۆن و 7923 متر مربع پیس بووە لەم ڕوبەرە هەتا ئێستا 84 میلیۆن و 425 متر مربعی پاکراوەتەوە و 120 میلیۆن و 634 متر مربعی ماوە یعنی ڕوبەری ماوە لەم سنوورە زیاترێکە وەگلەوەی کە پاکراوەتەوە ئێمە ئەو پاکسازی کە کردومانە چیمان دۆزیوەتەوە لەوانە هیوایە بڵێ باشە مەر خۆ مەشغوڵکردن بۆ چی دوزراتەوە 118,842 ئایتممان دۆزیوەتەوە بە مینی دژە کەسی مینی دژە دەبابە لەگەڵ UXO ینی تەقەمەنی ئەوانەی کە دۆزیمانتەوە 118,842 مانە بەدەم خۆشە ئێمە لەم سنوورە بەس لە سنووری پارێزگای سلێمانی بە شەهیدی هاوڵاتی و کارمەند هەمووی 6,015 کەس شەهیدە و بەردەوامیشە 15 کەس و بەردەوامیشە ئەم پرۆسەیە بۆ نمونە پار 5 کەس شەهید بۆ 1 کەس برینار بووە پێرار کە 2019 کە 4 کەس شەهید بۆ 1 کەس برینار بووە یعنی ئەم پرۆسی بەردەوامیشە پرۆسی شەهید بوون و بەرکەوتن چکە خەڵگەڕوا بۆ گژوجای بەهارە گوێنایەتی بەرەکەوێ خەڵگەڕوا گەشتەکە سەیرانە کاچێتە شوێنێکەوە نازانێ بەرمینەکەوێ لەبەرەوە ئەو تیمەکانی تەوعێمان خۆشبەختانە بەردەوام خەریکی تەوعێکردنی ئەو خەڵکانن کە گەشتەکان و گروپەکانی شاخەوانی بە تایبەتی ئێستا خەریکین لەگەڵیانە خولیان بەتەمای بۆ بکەینەوە لە دوای چواری چوار لە هەفتەکانی داهاتووە کە تەوعیان بکەین بەردەوام ئانی تر داتەکانی تر بەڵێ اینجا ئێمە هەڵساین بە مەسەلەن بۆ نمونە بریندارمان 1481 کەس بەرمین کەوتووە ئەمەی کە بۆت باسەکەم یعنی لە دوای ساڵی 91ەوە کە پرۆسی کە ئینتیفازە کراوە و کورد ئازاد بووە هەتا ئێستا حکوومەت قەربووی ئەمانە ئەکاتەوە کە برینداری لێکەوێتەوە حکوومەت بەچی یعنی چۆن قەربوویان بکە هیچ مەسەلەن هەر وەک کەم ئەندامێکی هاوڵاتی یاخود وەکو ئەو شەهیدەکانیشمان هەتا ئێستا پێشتر بە فەرمانێک ئەوەی کە هاوڵاتی بێ وەک هاوڵاتی ئەژمارەکرێت بەس شەهید ئەوەی کە کارمەندی خۆمان بوو پێشتر وەک شەهیدی سەنگەر مامەڵی لەگەڵاکرا بەڵام ئێستا لە پرۆسی چاکسازی کە ئێستا دەرچووە خەریکە ئەوەش مەسەلەن هینێکی لەسرە کە یەکلا بکرێتەوە ئێمە جا بکرێنەوە لە شەهیدی سەنگەر شەهیدەکان کارمەندەکانیشان هەمیان بەگرێ بەستکارەکان باڵە بەگرێ بەستکارەکە باڵێ داتاکانی تر بەڵێ ئێمە هەستاین مەسەلەن خولی وشارکردنەوەمان کردووە ئەین تیمەکانی بەڕێبەراتێکمان هەیە بەناوی وشارکردنەوە بەڕێبەراتی وشارکردنەوە لە مەترسیەکانی مین و تەقەمەنی هەتا ئێستا 2484 کەڕەت سەردان و خولیان کردوتەوە لەم 2484 کەڕەتە 154227 کەس لی سوودمەند بووە لەبەرەوە بە بەردەوامی ئێمە خەریکی پرۆسی تەوعین یعنی سێ چوار پرۆسەما ئێمە پیلەرەکانی کارکردن لە باری ماین ئاکشنا سێ چوار پیلەرەیەکیان پاکسازیە دوای ئەوە وشارکردنەوەی لە مەترسیەکانی مین و تەقەمینی اینجا پشتیوانیکردنی ئەوانەی بەرکەوتەی مینن لەگەڵیانە بۆی ئیعادی تاهیلیان بکەین بیان جێڕینەوە ناو کۆمەڵگەچکە خۆ دەزانێت کە پارچەیەکی ئەندامێکی دەسی لە ئایا تووشی حاڵەتێکی نائارامی دەرونی هەبێت مەشکات مەحسین کەم تا زۆر گەبیستیەوە بووین کە گوایە خانەنشینی نەیانگرێتەوە شتێکی وابوونی هەیە ئەگەر لێرەوە بمان باس نەک خانەنشینی هیچ شتێک نایانگرێتەوە چکە کارمەندی گرێبەزەوەی کە بەگرێبەست کارەکە ئەو ڕۆژەی گرێبەستەکەی هەڵوەشاوە بێ بچێتە ماڵەوە ئیتر خۆ نەخانەنشینی ئیگرێتەوە نە هیچ مافێکیە نە هیچ ئەوەیەکیە بۆیە ئێمە لەو ڕژنووسی پرۆژیاسایی کە دامان ڕشتووە باسی ئەومان کردووە کە مافی خانەنشینی بیانگرێتەوە کە هیچێک بەرمین ئەکەوێ با بڵێن وەک کەم ئەندام یعنی پاچ ئەندامێکی جەستەی لە دەسەیە موچەیەکی شیاوی بۆ بڕێتەوە چکەم کەسە ڕۆژانە خۆ دەزانی چێ هەیە بوێرێ ئەوەنە بوێر بێ ئەوەنە ئازابێ گەر ئەم سەربازەونە قارەمانانە نەبێ چێ هەیە ئەوەنە بوێر بێ بڕێ ڕۆژانە خۆی بچێت خۆی ڕوبەڕووی مەرەک بکاتەوە چکە مین ئەمانی نییە لەلای ئێمە قاعدەیەکی هەڵێ یەکەم هەڵە آخر هەڵێ یەک هەڵە بکەی یەکەم ئەندام تەکایە لە ناوتەبە یا شەهید دەبی ئەجا لەبەرەوە هیچ مافێکیان نییە بۆیە ئێمە لۆبیەکمان دروست کردووە یعنی وەک حکوومەت و وەک داواکارین لە پەرلەمانتارە بەڕێزەکانیش سەود لەسەر ئەو پرۆژە بن چکە ئێستا مەسەلەن زۆربەی زۆری ئەو کارمەندانەشمان تووشی نەخۆشیە بن مەسەلەن نەخۆشی سەوفانی ئەژن و
فقراتی مل چکە زۆر ئەچەمنەوە زۆر لەسەر ئەژنۆکارەکەن فقرات ئینزیلاق مەسەلەن ئەم نەخۆشیە مزمینانەشیان تووشە بێ و هیچ مافێکی پارێزراویشیان نیە یعنی کارمەندمان هەیە تووشی نەخۆشی خراپ بووە لە ماڵەوە کەوتووە یعنی سبەینێ بێ تەنها ئەوەمان پێکرێ گرێبەستە کە هێڵۆژەینەوە ئەگەر خوا نەخواستە یعنی کۆچی دواییش بکە ناتوانین وچەیەکی شیاو بۆ وارسەکانیشی ببڕینەوە. باش ئەی ئەوانەی کە قوربانی جگە لەوانەی کە بریندارنیان ناگرێتەوە ئەی ئەوانەی کە قوربانی نوێی لە ئەندامی خێزانیان بەهۆی ئەم من هەڵگرتنەوە ئەم پیشەیە لەدەست ئەچێت و یعنی کۆچی دوای یەکات بەرامبەر خێزانەکە هیچی بەرامبەر ناکرێت پێشتر وەک بۆم باسکردی وەک شەهیدی سەنگەر ئەژمارەکران بە فەرمانێکی وەزارەتی شەهیدان لە ئێستا لەم پرۆژەی چاکسازیە وەزارەتی شەهیدانیش ئێوە شەهیدەکانی مەسەلەن سەنگەر جیاکاتەوە لە شەهیدانی بواریمین ئێوێ ئەمانەوێت جی بکەینەوە یعنی بە شێوازێک مامەڵە بکرێن لەم پرۆژە یاسایە جێمان کردوونەتەوە کە وەک شەهیدی مین ئەژمار بکرێن و موچەیەکی شیاویان بۆ بڕێت. ئەمەد زیاتر باسی جۆر و شازە جیازەکانی مینم بۆ بکەیت جۆری جیازیان هەیە شازی جیازیان هەیە لەگەڵ هەڵگرتنەوەی بەهۆی شازە جیازەکانیانەوە یعنی شازە هەڵکردنەوەی جیازە بێ بەپێی جۆرەکەی خۆی مین با بڵێن بە شێوازێکی عام پۆلی نەکرێ بۆ دووبەش ئەنتی تانکمان هەیە و ئەنتی پێرسنەڵمانێ ئەنتی تانک واتە دژە دەبابە گەورەیەوە بۆ مەکائین و دەبابە و ئەوانە لە حربا بەکارێنێ و ئەنتی پێرسنەڵ دژە کەسیە دژە کەسیەکانیش مەسەلەن کڵپەدار و پارچەدار و ئەوان هەیە بە شێوازێکی عام هەڵگرتنەوەی مەسەلەن مین یەک شێوازی هەڵگرتنەوەمان هەیە وەک هەڵگرتنەوە کە بە شێوازی دەستی هەڵی بگرینەوە یاخود بە شێوازی میکانیکیش بە شێوازێکی هەڵاگی گیرێتەوە بە شێوازی دەستی کە هەڵەگیرێتەوە جیاوازی نیە لەبینی مینێک یا مینێکترە بە مجرد ئەو دیتێکتەرەی کە بەکارهێنن ئەگەر زانرا جۆری مینەکە لەو حەقڵا چیە هەستەوەریەکەی گۆڕێ مەسەلەن مینیوا هەیە کانزای زۆرە و مینیوا هەیە کانزای کەمە بەس بەمە جیاکرێتەوە ئەنجنا ئەوەیە بەڵام ئەگەر پێم بڵێ پڕمەترسیترین مەسەلەن جۆری مینی دژە کەسی کامەیە دەڵام ڤاڵمارایە لەبەرەوەی کانزایەکی زۆری تایە و دوو پرۆسەکەش دوو جارە تەقێتەوە کە ڕەتێک مەترێک وەرزەبێتەوە اینجا ئەفلاقەکە پارچەیەکی زۆر بڵاوەکاتەوە دوو جار ئەوەکە بەڵێ زۆر سپاس بۆ کاک مەحسین شێخ عەبدولکەریم بەڕێوەبەری دەستگای مینی سلێمانی سپاس بۆی بەشێکی ئامادەبووی سپاس بۆ جەنابیشتان سپاس بۆم دەرفەتەوە و بێگومان بەرنامەی بەیانی باش کوردستان لەگەڵتان بەردەوام بەڵام دەیوچانێکی کورد دەگەڕێنەوە